خۆپیشاندانی ناڕەزایی دژ بە هەڵگرتنی پارێزراوی لەو کۆچبەرانەی داکا دەیانگرێتەوە لە سەرانسەری ئەمریکادا بەردەوامە هاوکاتی کۆبوونەوەکانی سەرۆکی ئەمریکا لەگەڵ ڕێبەرانی دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران و سیناتدا بۆ دۆزینەوەی چارەسەریەک. بەڵام دوای کۆبوونەوەکان سەرۆک ترامپ ئاماژەی بەوە کردووە لە هەر ڕێککەوتنێک لەگەڵ دیموکراتەکاندا پێویستە هەنگاوی بەرفراوانی ئاسایشی سنوورەکان پەسەند بکرێت. پێویستە دیوارمان هەبێت. ئەگەر بربەست هەبێت کاتێک دارایی پێویستە کە پاشماوەیەکی کەم ڕایدەگەینن چەندمان دەوێت ئەوە ینی هیچمان نەکردووە. دیموکراتەکان دەڵێن لەگەڵ ترامپ ڕێککەوتون کە دۆسەی دابینکردنی دارایی بۆ دیوارەکە نابێتە بەشێک لەو ڕێککەوتنە چاوەڕوان کراوە، بەڵکو هەردوولا قایلن بەکارکردن بۆ گەیشتن بە چارەسەریەکی هەمیشەیی بۆ ئەم کێشەیە. ڕێککەوتوونە سەر هەنگاوەکانی بەرەو پێش بەڕوانینی ئێمە دریم ئاکت وەک بنەمایەک بۆ چۆنێتی پاراستنی ئەوانەی خەونیان هەیە بۆ توێژی زیاتر لەسەر مەرجەکانی پەیوەندیان بە سنوورەوە هەیە. بەڵام کۆماریەکان لە کۆنگرێس جەخت دەکەنەوە لەوەی پێویستە ئاسایشی سنوورەکان بەشێک بێت لە هەر ڕێککەوتنێک لەسەر داکا. ناتوانینە سەر داکا ڕێبکەویت بەبێ کۆتایی هێنان بە کێشەکان. ئێمە کۆنتڕۆڵکردنی سنوورەکانمان نییە، هەر بۆیە ئاسایشی سنوورمان دەوێت لەگەڵ جێبەجێکردنەکانیشدا وەک بەشێک لە ڕێککەوتنەکە. پێم وایە دیموکراتەکانیش لەمە تێگەیشتون و شتێکیشە خەریکە پێی قایل دەبن. لە ئێستادا سەنگی نوێی سەرۆک ترامپ لەسەر کاری پێکەوەییە لەگەڵ دیموکراتەکاندا وێڕای ئەو جیاوازیە زۆرانەی پێشتر هەیان بووە. ئەگەر سەیری هەندێک لە بەرنووسە گرنگ و مەزنەکان بکەیت کە پەسەند کراون لە ڕێی هەردوولایەنەوە بووە. شیکەرەوە لەو بڕواایەدان ئەم هەوڵانەی سەرۆک ترامپ لەگەڵ دیموکراتەکاندا دەشێ یارمەتی دەری بێ بە تایبەتیش کە دەخوازێ ڕیفۆرمی سیستمی باجدانیش بکات. ئەمە شتێکە بۆ سەرۆک باشە بە تایبەتی لە ڕوویکی بەرفراوانترەوە. ئەگەر چیکارکردن لەگەڵ دیموکراتەکاندا شتێک نییە جەماوەرەکەی لەگەڵ دابێت، بەڵام لە کۆتاییدا سەرکەوتنیەکە دەتوانێت ئاماژەی پێ بکات. کاری پێکەوەیی لەگەڵ دانەڵد ترامپدا دەشێ پەرچەکرداری دیموکراتەکانیشی بەدووادا بێت. دیموکراتەکان پشتیان بە تواناییەکی زۆر بەستووە تا بتوانن لە هەڵبژاردنەکانی میتێرمدا بەرەنجامێکی باشتریان هەبێت بە پێچەوانی ئەم ماوانەی ڕابردوو. هێشتاش دابەشبوونی ڕایگشتی لە ئەمریکادا بە شێوەیەکی بەرچاو دیارە، بەڵام لە ڕاوەرگرتنە گشتیەکاندا خەڵک دەخوازن کۆماریەکان و دیموکراتەکانیش پێکەوە کار بکەن لەسەر دۆسیەکانی وەک باج و خزمەتگوزاری تەندروستی و بودجە و هەروەهاش دۆسەی کۆچبەری.